دامەزراوەی جێمیدیا دامەزراوەیەکی بێلایانی سربەخۆیە لە ڕێگەی ئەپلیکیشنێکی تایبەتەوە کار بۆ هونەری میوزیک و گۆرانی جیانی و ناخۆیەکانی دەکات. ئەم ئەپلیکیشنە چەند بەشێکی جیاواز لە خۆگرێت کە خزمەت بە هونەری میوزیک و هونەرمەندان دەکا بە شێوەیەکی گشتی. میوزیسیان ڕێبی نووری سەرپەرشتیاری دامەزراوەکەیە و هەر خۆشی باز لە بەشە جیاوازەکانی جێمیدیا ئاکات. بابینەری بین. ئەم دامەزراوەم وێمان ناوی جێمیدایە. توانین وەکو پرۆدەکشنێکی مۆسقا سەیریکەین، شوێنێکی وەبەرهێنانی مۆسقا کۆمەڵی شت لە خۆیەگرێ. سەرەتای بیرۆکەکەمان لە دروستبوونی ستۆدیۆیەکەوە بوو، بەڵام دواتر وتمان ئێمە بۆ ڕادیۆیەگەین ئەو کەسی کە باسی بیرۆکەکەم لەگەڵا کرد و ئەو باسی لەگەڵا کردم باسی ڕادیۆیەشی کرد. ئەم دەستگای ئێمە پێک دێت لە ڕادیۆیەکی ئەپلیکیشن، واتە ستریم نییەوەی کە لە سیارەیە بەدوایە ئەگەڕیت، لە ڕێی مۆبایلەکە توانێ ئەپەکە دائەوەزێنیت لە هەر شوێنێکی دنیایەبی تۆ بە شێوەی ئەپلیکیشن جۆ لە ڕادیۆکە ئابێت، جۆ لە بەرهەمەکانە بێ. ڕادیۆکە بێشک ڕادیۆی مۆسقا و گۆرانیە. من نازانم ئێمە یەکەم کەسین، بەڵام ئەمە تازەیە، ینی ئەم مەسەلەی ئەپلیکیشن ڕادیۆی ئەپلیکیشن کە دایوەزێنیت لە دنیای خەریکە کۆنە بێ. ئێمە جالەوەی کە بەرهەمەکان پەخشەکەین لە ڕادیۆکەیە، کۆمەڵی بەرنامەی تریشمانەیە کە لە ناو ئەو ئەپلیکیشنەمان هەیە کە خێنە ناو یوتیوبەکەی خۆمانەوانێ، بەڵام لەو ئەپەی خۆمان ناهەیە. ئەمە وەکو ڕادیۆکە، جێمیدیا ڕادیۆ. هەروایە ئەمە ستۆدیۆی مۆسقامانەیە کە ئێمە ئێستا تایە دانیشتوین، وەکو هەموو ستۆدیۆیشی تر بەرهەمی مۆسیقی دروست دەکەین. بە خۆشحاڵیەوانەیە هەموو گۆرانیەک ئەگەر خۆمان هەڵی بژێرین یا بۆمان بێن بە خۆشحاڵیەوە، بەڵام لە خەوسێکە کاڵم بە خۆشحاڵیەوە ئەگەر گۆرانیە زۆر خراپ بێت لە ڕووی مۆسیقاوە، ئێمە ناتوانین بڵاوی بکەینەوە و ناشتوانین وا بڕیار بین کە گۆرانیەک ئەبێت لە لووتکەی قوتا بێنە مۆسیقایە، چونکە تۆ بۆ هەموو جۆرە کەسێک پەخشەکەی لایانی کەم ئەگەر کەسێک گوێ لە مۆسیقایەکی سادە گۆرانیکی سادە بگرێت لە ستایلە، وای لەکی بۆی ئەو گۆرانی سادەی گوێ لە ستایلی تریژە بێ. بڕارێکی تیشمان ناوە لە یەکی شەو بۆ حوتی بەیانی یا 6 کۆز ساپتمان نەکردووە کە بەس مۆسیقا لێ بین، مۆسیقاک بۆ خەو بێت یا بۆ یەکێکە بخوێنێتەوە یا یەکێکە سەعی بکات، مۆسیقای ئارام و لەسەر خۆ و ستایلی کلاسیک میوزیک یا جاز میوزیک. ڕادیۆکەمان بەم شێوەیە بێت. بەرهەمەکانمان دوو حاڵە دێ لێرە کە لە ستۆدیۆکە کار بۆ خەڵکی بکەینکەوەکو تەڵەب داوای بکە من ئەم بەرهەمەیە، یا ئەوەی کە ئێمە خۆمان بیکەین مۆسیقا بۆ بەرنامەکانمان یا بۆ میوانەکانمان. دوو شت ڕەچاوەکەین، یەکیان بەڕاستەکەی چۆن گوێمان لێ بگرنیانی، یعنی تۆ ناتوانانی کارێ بکەیت و گوێگەر ئێمالکەی، گوێگر لە هەر ئاستێکا بێ، ئاسی بەرز بێ، نەزم بێ، وەسەڵ بێ، زۆرین بێ، چۆن وای لێکەی قەناعەت بەو کارە بکە گوێی لێ بێت و بەڵام بە شێوەیەکی ماڵین بە شێوەیەکیش زانستی مۆسیقای تیا بێ، کوالیتی بێ، چونکە هیچیان بەبی هیچیان ناگەنا خەڵک. تۆ ئەگەر بەرهەمێ بکەی زۆر کوالیتی بێ لە ڕووی هونەرەوە، بەس جەزبی ئەو خەڵکە نەکەی کە لەم کۆمەڵگایە تا لە چه ئاسێکی گوێگرتنایە ئیشەکە و بەباڕوە. پۆدکاستمان هەیە و یەکێک لە گرنگترین بەرنامەکانمان ئەم بەرنامەیە جێمیدیا ئەکوستیک کە من خۆم پێشەشکارم. تەبیعەتی بەرنامەکە چۆنە؟ باندی مۆسیقامان هەیە، گروپێکی مۆسیقامان هەیە، مۆسیقیە چالاکەکان کە گۆرانی بێژێک میوانمان ئەبێ 4 بەرهەمی بۆ دروست ئەەکەم من مۆسیقاکەی ئەنووسمەوانێ و هاوڕێیان ئەیژەنن و خۆشم ئاسفەکەم لەگەڵیانە و 4 بەرهەمەڵێت و منیش 2 پارچە مۆسیقا پێشکەش بە میوان و جۆگرانەکەم. هەدەفەکە لێرە چییە؟ بزەبت ئەگەر ئێمە بەرنامەیەکمانە بێ بەس مۆسیقا بێ، بەداخەوە جۆگریکەمە لە وڵاتەیە
ئیتر بۆ ئەمە لەلی کابراڵەیە پێویست ناکە باسیکەین گرنگەوەی نەتیجەیەکمان دەستێت کە خراپە گوێگری مۆسخای بەبێ گۆرانی کەمەن بەڵام ئێمە فرسەتێکە بۆەوەی کە گۆرانی بێژێک بێت خەڵک زۆر جێ لە گۆرانی ئەگرێ گوێ لە دوو بەرەمی مۆسخاش بگرێ. دەستگاکەمان دەستگایەکی پێلایەنین هیچ شوێنێک پشگیریمان ناکە کە خۆمانین و کۆمەڵە کۆبووینەتەوانی هاوکارەکەمان هاوڕێ مۆسیقیەکانمانن هەدەفمان چییە ینی هەدەفەکەمان ڕوونە بەڵام خۆی زۆر کەس کاڵێ هەدەفت چێت لەم شتەیە لە زۆر بابەتی بنەریا باسەکەین هەدەفەکە جیاواز نییە تەطبیقکردنەکەی ئەوێ جیاواز بێ ینی ئێستا قسەکانی من بیڵێم پێشەوەی بیڵێم دیارە چییە بینێ ساڵێ هەدەفمان ئەوەیە هونەری کوردی بەرینە ئاسیشی بەرز و بە دنیای بناسیین فعلا منەوە هەدەفم هەیە لاوەجە 30 ملیۆن کەس مۆسیقی کورد ئەو قسەی کردبێ بەڵام ئێمە چۆن ئەیکەین کەی ئەیکەین بە شێوازێکین خۆی ئەمە گرنگە بەڕاستێکی ینی من پێم وایە ڕاستگۆ بم هیچ هەدەفم ئەوە نیە جارە مۆسیقای کوردی پیشانی دەرەوە بم من ئیشەکەم ئەوەیە وەکو تاکێک وەکو مۆسیقیەک مۆسیقای باش پیشانی میلەتەکەم بەمجارێ کە لەناو میلەتەکەمان مۆسیقای ئاڵوواڵای گوێ بۆ ئاڵوواڵە لە ستایل ئاڵێم لە شکلی جیاواز ئاڵێم و بە کوالیتیەکۆ کە بەرز بێت و هەست بە لێپرسراوی بکەی کە ئیشەکەکەی ئەوە بۆ من جارێ گرنگە فەرهەنگی مۆسیقا و گۆرانی وڵاتەکەی خۆمان بەرزکەمەوە ئیشم بۆ نیە پەلام بێجارە پیشانی دەرەوەی بم ئەوەش گرنگە بەڵام ئەو هەدەفە بۆ ئێمە گرنگە.